بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەو من لە شاری سلێمانی و میوانەکەشم لە برۆکسلە و لەگەڵمان ئەبێت بۆ قسەکردن لەسەر سەردانی شاندی ڕیفراندۆم یاخود شاندی باڵای ڕیفراندۆم کە بە سەرۆکایەتی سەرۆکی هەرێم بەرەو ئەوروپا و بە دیاریکراوی برۆکسل و بەلجیکا بەڕێکەوتون بۆ ئەوەی لەگەڵ ئەندامانی پەرلەمانی ئەوروپا گفتوگۆ بکەن و لە ڕۆژەڤیاندایە کە سەردانی جێگەی تریش بکەن و کەسایەتی دیکەش ببینن. دیارە ئەم پرسە لە ئێستادا بە نسبەت هەرێمی کوردستان و ڕیفراندۆمەوە گەلێک گرنگە، چونکە هەنگاوەکانی هەرێمی کوردستان لەسەر ئاستی باڵا بە ئاراستەی مامەڵەکردن و دواندن و بەدەستێنانی پشتگیری و پشتیوانی بۆ پرۆسەی ڕیفراندۆم و سربەخۆیی دەستی پێ کردووە. ئەم شەو لە برۆکسلەوە جەنابی دکتۆر محەممەد هاودیانی ئەندامی شاندی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم کە لە هەرێمی کوردستانەوە بۆ ئەوروپا بەڕێکەوتون لەگەڵمان ئەبێت. دکتۆر ئەم کاتت باش، ئەمەوێ بەو پرسیارە دەست پێ بکەم لە دیدارەکانتان لەگەڵ بەرپرسانی بڵێن ئەوەی چ لە پەرلەمانی ئەوروپێ بابێ چ لەگەڵ جێگری سەرۆکوەزیرانی بەلجیکا و بەرپرسە باڵاکان چۆن بوو، چیان پێوتن تا چەندە بەرهەمدار بوو؟ بەڵێ دکتۆر جەنابتان گوێتان لە منە؟ بەڵێ پێدەچێت دکتۆر محەممەد هاودیانی ئەندامی شاندی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم بۆ ئەوروپا گوێی لە دەنگی ئێمە نییە؟ بەڵێ بینەرانی عزیز تا ئەو کاتێک کە هاوڕێیانم ئەو کێشەیە چارەسەرەکەن مەبەستمە کە کۆمەڵێک زانیاری بۆ ئێوە بگوێزمەوە وەکو ئاگادارن کە ئەو شاندەی لە هەرێمی کوردستانەوە بە سەرۆکایەتی کاک مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێکەوتون بۆ ئەوروپا. ئەمڕۆ چەندین دیداریان کردووە، چەندین کەسایەتیان بینیوە. دیارە ئەوەی کە جێی سەرنج بوو لەو دیدارەیان بۆ نمونە کاتێک کە ئەڕۆن بۆ بینینی جێگری سەرۆکوەزیرانی بەلجیکا تەنها ئاڵای هەرێمی کوردستان لەگەڵ ئاڵای ئەو وڵاتە دانرابوو بەبێ دانانی ئاڵای عێراق. دیارە ئەمەش خۆی بۆ خۆی لە ڕووی دیپلۆماسیەوە و لە ڕووی پرۆتۆکۆلیەوە گرنگی خۆی هەیە، چونکە تا ئێستا ئەگەر بەرپرسانی هەرێمی کوردستان ڕوویان کردبێت لە وڵاتێکی دیاری کرا و هەندێک جار ئاڵای کوردستان هەردانەنراوە، بەڵام هەمیشە ئاڵای عێراق بوونی هەبوو. بەڵام لەم دیدارەیە دیارە ئاڵای عێراق لادراوە و تەنها ئاڵای هەرێمی کوردستان کە ئەمەش بە گوێرەی قسەی چاودێران و ئەوانەی شارەزان لە بواری دیپلۆماسی و پرۆتۆکۆلیە بە شێوەیەک لە شێوەکان دانپێدانانێکی ناڕاستە و خۆیە. دیارە لە دیدارەکەیان ئەوەی ئەم ئێوارەیەش گوزەرا لەگەڵ نوێنەری وڵاتان یاخود وڵاتانی ئەوروپا لە پارلەمانی ئەوروپا بە شێوەیەک لە شێوەکان پرێس کۆنفرانسێک بوو لەگەڵ کاک مەسعود بارزانی و شاندی یاوەری کە شاندەکە نوێنەری پێکهاتە جیاوازەکانی هەرێمی کوردستانی تێدایە، پێکهاتە ئاینیەکان بە نوێنەری پارێزگای کەرکووکیشەوە. ئەوەی لە شاندەکە تا ئێستا حزوری نەبووە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی. دیارە لە یەکێک لە پرسیارەکان کە لە بارزانی کرا ئەوە بوو بۆچی گۆڕانتان لەگەڵ نییە لە وەڵامە ئاماژەی بەوەدا کە ئەوان بڕیارێکی خۆیانە کە لە شاندەکە نەبن تا ئەم ساتە. بەڵێ پێم وا بێت ئێستا دکتۆر محەممەد هاودیانی ئەندامی شاندی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم گوێی لێمانە. ئەم کاتت باش دکتۆر، ئەمەوێت بەو پرسیارە دەست پێ بکەم کە دیدارەکانتان ئەمڕۆ لاگەڵ بەرپرسان تا چەندە دیداری بەرهەمدار بوون، چیتان پێوتن و گوێتان لە چی بوو؟ بەڵێ پرسیارەکە ئاراستەی
ببورن من گوێم لە پرسیارەکەنە بۆ گەردوبارێکەکەن. بەڵێ دکتۆر ئێمە گوێمان لە جەنابتانە. بەڵێ فەرموو. بەڵێ دکتۆر ئەمەوێت بەو پرسیارە دەست پێ بکەین بەرنامەکەمان ئەمڕۆ لەگەڵ بەرپرسانی بڵین پەرلەمانی ئەوروپا و بەرپرسانی دیکەی حکومی ئێوە دیدارتان هەبوو یەکترتان بینی لەگەڵ شاندە باڵاکەیە باستان لە چی کرد؟ بەڵێ زۆر سپاس. هەڵبەتە ئێمە وەکو استراتیجێتێکی نیشتیمانی وەکو استراتیجێتێک کە لە مێژووی گەلی کوردە داواکاری گەورەی داخوازی گەورەی گەلی کورد بووە و بە درێژایی مێژوو کە گەلی کورد هەوڵی داوە بۆی کەوا بە ئامانجێنێتەوەی نیشتیمانیەکانی خۆی بگە. ئێمە ئەمڕۆ لە زەوئی جێبەجێکردنی ئەم استراتیژیەتە سەردانی هەندێک لە دەستگا حکومی و دەستگا پەرلەمانیەکانی یەکێتی ئەوروپا و هەروەها حکوومەتی بەلجیکامان کرد. لە سەرەتا ئێمە سەردانی جێگری سەرۆکی حکوومەتی فدرالی بەلجیکامان کرد کە خۆی و سێ لە وەزیرەکان ئامادە بوون. دیار بوو هەر لە بیدایەتە گەشتبینیەکی زۆریان پێوە دیار بوو و پاڵپشتێکی زۆریان پێوە دیار بوو بۆ پرۆسەی ڕفراندۆم لە هەرێمی کوردستانە و ئەوان بە پرۆسەیەکی گرنگی دەزانن و پێیان وایە کە ئەم پرۆسەیە لە چوارچێوەیەکی ڕاستە و خۆی ئیرادەی گەلی کوردستانەوە هاتووە. بۆیە لە دەستپێکی قسەکان وێڕایی کە بە خێراتنی ئێمەی کرد ئەماژە بەوە کرد کە ئێمە ئەم دانیشتێکی مێژوویە پێش هاتنە پێشەوەی دۆخێکی ترە کە دروستبوونی وڵاتێکی ترە. بۆیە ئەوان بە گەشتبینیەوە سەیری ئەم بابەتیان دەکرد و ئامادەی خۆیان دەربڕی بۆی کەوا ئێوان لەگەڵ ئیرادەی گەلی کوردستاندانە ئەوان دەیانەوێ ئیرادەی گەلی کوردستان بە ئامانج بگات. بەڵێ دکتۆر پێشەوەی بڵین بچمە لای پرسیاری داهاتوو مەبەستمە وەڵام بوو ئەوە وەربگرمەوە کە بە شێوەیەک لە شێوەکان ئەمڕۆ بینیمان لە ڤیددیۆکان کە تەنها ئاڵای هەرێمی کوردستاندانرا بوو لە کاتی پێشوازیکردن. ئایا ئەمە لە ڕووی پرۆتۆکۆلی و دیبلۆماتیەوە چ پەیامێکی لە پشتەوەیە؟ خۆی هەڵبەتە ئێمە بۆ هەموو شوێنانەی چوین ئاڵای کوردستانیان دانا بوو بەبێ ئەوەی کەەوە ئاڵای عێراقدا بنێن. تەمان لە ڕووی پرۆتۆکۆلەوە چونکە تا ئێستا هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق دەبێت ئاڵای عێراق لەگەڵ ئاڵای هەرێمی کوردستان دابنرێ و ئێمە لە سەردانەکانی ترمان بە وڵاتانی تر کە کردومانە وەکو وەفدی وەکو وەفدێک بۆ ئەو وڵاتانە لە چوارچەوەی حکوومەتی هەرێمی کوردستاندا هەموو جارێ ئاڵای کوردستانیان لەگەڵ ئالای عێراق بۆ ئێمەدادەنا. بەڵام ئەمە کە بینیمان لەو سەردانانە لە هەموو شوێنەکان ئاڵای کوردستان بەجێدا دەندرا بەجیا لەگەڵ ئاڵای خۆیان دایاندەنا و ئالای عێراقی تێدانا بوو. ئەمە ئاماژەی ئەوەیە کە وەکو گلۆپێکی سەوز بۆ ئێمە هەڵبکەن و دڵخۆشی خۆیان بە ئیرادەی گەلی کوردستان دەردەبڕی و ئەوان ئامادەیشیان هەبوو. هەڵبەتە لێرە موسساتی حکومی فدرالیش هەیە واتە هەرێمیش هەیە کە لە ئێمە لە سەردانی دۆمان سەردانی سەرۆکی هەرێمی فلاندەرزمان کرد کە خۆی لە هەمان کاتژدا سەرۆکی حکوومەتەکەشە چونکە لێرە سیستەمیان سیستەمی سەرۆکایەتیە. ئەو ئامادەی ئەوەشی دەربڕی کە چاودێر بنێرێ بۆ هەرێمی کوردستان و بەڵێنی ئەوەشی پێداین کە شاندێکش لە پەرلەمانی هەرێمی فلاندەرز بنێرێ بۆ کاک محەممەد بەر لەوەی بچینە سەر باسی ئەویان مەبەستمە پرسیاری ئەوە بکەم کە بەڕوونی پشتگیری لە پرۆسەی ڕیفراندۆمی سربەخۆیی کرا وەکێ بوونەوانەی کە بەڕوونی پشتگیریان لێ کرد. ئەوەی ئێمە وەکو وتم سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی فدرالی بەلجیکا بەڕوونی پشتیوانی خۆی دەربڕی بۆ ئیرادەی گەلی کوردستان بۆ ڕێفراندۆم و وتی ئێمە لەگەڵ ئەوەین کە وە پێشمان خۆشە ئەگەر ئێوە گفتوگۆ بکەن لەگەڵ بەغدا ئەوە باشترە و کارەکە بۆمە ئاسانتر دەکات. بەڵام ئەگەر بێت و ئەم گفتوگۆیش سەرینەگەر ئەو کاتە ئێمە هەر لە ئەنگری ئێوە دەکەین و ئێمە لەگەڵ ئێوە داینە و ڕاستە ئەوان ینی ئەو پارتێکە ئەوی تێدایە بە تایبەتی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی
حکوومەتی فدرالی بەلچیکا کە زۆرینەی حکوومەتیان لێرە پێکهێناوە ئەوان باڵادەستترینیانن وتی کە لەوانەیە هەندێک دەنگش هەبێت لەناو حکوومەتی بەلچیکا لەگەڵ پێچەوانەی ئەمە بێ بەڵام ئێمە لە کۆتاییدا لەگەڵ ئێوەی و ئێمە پاڵپشتێکی تەواوی ئێوە دەکەین و ئەوان دیار بوو کە زۆر بەڕوونی پاڵپشتی ئەویان دەکردوە خۆشیان وەکوتم لە پێشەکەیا وتیان ئەمە هەڵێکی مێژوویەکەوە حکوومەتێکی داهاتوو لەو نزیکانە دروست دەبێت و تێکەڵ دەبێت بە کۆمەلگای نێودەوڵەتی. باشە کاک محەممەد مەبەستمە پرسیاری ئەوە بکەم وەکو لە وتارەکەی جەنابی بارزانی گوێمان لێبوو وتی ئەگەر پاڵپشتیشمان نەکەن هیوادارین دژایەتیمان نەکەن ئایا وەکو ئەگەر دەنگێک هەبێ پاڵپشت نەبێت هیچ بە ئاشکرا بوتراوە کە دژایەتی یەکەن؟ نەخێر ئەوەی ئێمە ڕوونکردنەوەمان داوە لەسەرەوەی کە ئەم ڕیفراندۆمە حالەتێکە کە گەلی کوردستان بۆ چەندین ساڵە خەباتی کردو بۆی کەوا بە مافەنەتەوەی نیشتیمانیەکانی خۆی بگە و جگەلەوەی کە ئێمە خەباتی نەتەوایەتی من هەیە بۆ ڕزگاربوون و دروستکردنی وڵاتێکی سربەخۆ لە هەمان کاتژدا خەباتی دیموکراسی و خەباتی چاکردنی بژێوی و ژیانی خەڵکی هەرێمی کوردستان هەیە کەواتە تەنها ئەوە نییە کە ئێمە بڵین ئەوان ئیرادەیان ببێ کە دژی پرۆسەیەکی دیموکراسی بوەستنەوە ئەوان بە هیچ زۆرێ لە هیچ مەحفەلێک لەو مەحفەلانی ئێمە لەگەڵیان دانیشتین باسی ئەویان نەکردووە کە ئێمە دژایەتی ئەمە دەکەین و ئێمە دژی ئەم حالەتین بەڵکو بە پێچەوانەوە ئەوان وتیانە کە ئێمە لەگەڵ ئیرادەی گەلی کوردستانی و ئێمە لەگەڵ ڕیفراندۆمین کە ئەوەی جێی سەرنجی من بوو لەوێ بینیم ئەوە بوو کە بە تەواوی زانیاری تەواویان هەبوو لەسەر بەرواری ڕیفراندۆم و زانیاری تەواویان هەبوو لەسەر داخوازیەکانی گەلی کوردستان و خەباتی گەلی کوردستان لە دژی ڕێکخراوی تیرۆریستی داعشان زۆر بەرز دەنرخان و داواکاری گەلی کوردستانیشیان بەرز دەنرخان لەبەرەوە ئەم حالەتە کە خۆیان وایان و تووتیان هەر ئێمە کۆمەڵێ پرەنسیپ و گرێبەست و کۆمەڵێ ڕێکەوتنامەمان هەیە کە پارێزگاری دەکات لە مافە دیموکراسی و مافە گشتیەکان ئێمە ناتوانین پرۆسەیە کاتێکە بە شێوازێکی ئیرادەی گەلێکەوە بە پرۆسەیەکی دیموکراسی تێپەڕ دەبێت و خەڵک دەنگ دەدات و خەڵک بەشدار دەبێت ئێمە ناتوانین دژی ئەم پرۆسەیە بۆستینەوە لەبەرەوەی ئەم پرۆسە لە چوارچێوەی بنەما دیموکراسیەکانەوە ئێمە خۆشمان دانمان بەوە ناوە ئێمە لەگەڵ هەموو ئەم پرۆسانێ. باشە جەنابتان ئەندامی شاندی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆمن زۆر جار لە هەرێمی کوردستان گوێمان لێ دەبێت کە ئەوترێت ئەمریکا ئەوروپا یەکێتی ئەوروپا پاڵپشتی ڕیفراندۆم ناکە ئەمڕۆ خۆت لە تەواوی بەرکەوتنەکان لە تەواوی گفتوگۆکان حزورت هەبووە وەڵامت چییە بۆ ئەو جۆرە پروپاگەندانە کە بڵاوەکرێتەوە کە ئەوترێت لە دەرەوە پاڵپشتی ناکرێن ئێمە؟ خۆی ئێمە لەلایەن حکوومەتی بەلچیکەوە هیچ زۆرە تەحەفوزێکیان نەبوو و بەڵکو بە پێچەوانەوە وتیان ئێمە لەگەڵ ئێوەین و ئێمە پاڵپشتی ئێوە دەکەین و ئێمە هاوکاری باشتان دەبین بەنسبەت ئەندام پەرلەمانەکانی یەکێتی ئەوروپا کە ئەوان هەر یەکێکیان خەڵکێکی وڵاتێکە بۆ نمونە نوێنەری یەکێک لەو ئەندامانەی کە خەڵکی وڵاتی پرتوگال بوو وتی حکوومەتی ئێمە پاڵپشتی ئەم پرۆسەیە دەکات و پاڵپشتی ئێوە دەکات ئەوەی سکۆتلەندێکە بە ئاشکرا وتی ئێمە پاڵپشتی ئێوە دەکەین و لەگەڵ ئێوەی واتە ئەوەی هۆڵندی کە ئێمە بەجیا لەگەڵی دانیشتین کە جێگری سەرۆکی پەرلەمانی یەکێتی ئەوروپا بوو وتی ئێمە لەگەڵ ئێوەی و ئێمە دیار بوو خۆشی کە سەردانی کوردستانی کردبوو و وتی ئێمە حکوومەتی ئێمەش هەر لەگەڵ ئێوەیە و ئێمە خوازیارین کە لە ماوەیەکی زۆر کورتە دەوڵەتێکی تر لەدایک ببێ و بەشێکش لەوانە ئاماژیان بەوەدا کە دوای تەیموری ڕۆژهەڵات کە کۆتا وڵاتە بۆتە ئەندام لە نەتەوەی گرتوەکان ئەوە کوردستان ببێ بە وڵاتەی کە لە دوای تەیموری ڕۆژهەڵاتەوە دەبێتە ئەندامێک لە نەتەوەی گرتوەکان دیارەکە لێرە لەوانەیە ئێمە کە باسمان لەوە کردووە کە داوامان لێ کردوونەکەوان پاڵپشتی
ئیرادەی گەلی کوردستان بگرن و پاڵپشتی ئێمە بکەن لەم پرۆسێدا هیچ کامێک لەوانە ڕەدی ئەویان ئەو پاڵپشتیان نەکردوێتەوە و ئەوەی کە وتراوە تەنها ئەوەیە کە وڵاتێکی وەکو وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لەوانەیە پێیخۆش بێ کاتێکی تر واتە پاشفترەیەکی زەمەنی تر ئەنجام بدرێن ئەمیش بە زۆر دوورنا لە نزیکەوە بەڵام چونکە ئەوان کۆمەڵی لێکدانەوەی سیاسیان هەیە بۆ دۆخی هەڵبژاردنەکانی عێراق لە داهاتوودا کە پێیان وایە ئەگەر بێت و ئەم پرۆسەیە لە پێش هەڵبژاردنەکانی عێراق ئەنجام بدرێ دەرئەنجامێکی نەرێنی دەبێت بۆ سەر ئەو کەسێک کە لە عێراقا لە مستەقبەلا دێتە سەر حکومەوە دەسەڵات وەردەگرێت لەبەرەوە وایان پێخۆش بوو کە تاوەکو هەڵبژاردنەکانی عێراق تەواو دەبێت ئەوجا بیکرێ لە هەرێمی کوردستان ڕێفراندۆم ئەنجام بدرێت بەڵام لە کۆی گشتیدا پرۆسی ڕێفراندۆم پرۆسەیەکی دیموکراسیە و ئەم وڵاتانەی کە ڕۆژ ئاوان هەمویان لەگەڵ ئەوەن کە ڕاستەوخۆ ئەم پرۆسە دیموکراسیە دەرەنجامێکی باشی لێ بکەوێتەوە. باش کاک محەممەد لە کاتی دانیشتەکان و گفتوگۆکان کوێن ئەو لایەن و وڵاتانەی کە ئامادەن چاودێر بنێرن بۆ چاودێریکردنی پرۆسی ڕێفراندۆم لە 25 ئەیلول. خۆی وەکو باسم کرد سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی ویلایەتی فلاندەرز لە بەلچیکا کە ژمارەی دانیشتوانی 6 ملیۆن کەسە و جگەلەوەش کە ئەوان گەورەترین پەرلەمانی سربەخۆشیان هەیە و چونکە بەلچیکا حکوومەتێکی فدراڵەوە لەچەر بەڵێ ئەم هەرێمە گەورەترین هەرێمە ئەوان بە تەواوی ئامادەی خۆیان دەربڕی وتیان ئێمە چاودێر دەنێرین و وەفدێکی پەرلەمانیش دەنێرین بۆ هەرێمی کوردستان کە چاودێری هەڵبژاردنەکە ڕێفراندۆم بکە جگەلەوە بەشێک لەو نوێنەری وڵاتانی تر وتیان ئێمە ڕاستە خۆ دەگەڕێنە وڵاتەکانمان و دڵنیا بن لەوەی کە ئێمە هاوسۆزی گەلی کوردین و دەزانین گەلی کورد گەلێکە کە لەگەڵ چەندین ئاینونەتەوەکانی تر پێکەوە دەژێ و دەزانین ئێوە نموزەجێکی باش دەبن بۆ داهاتوودا لە ناوچەکەدا لەبەر ئەوە ئێمە بە هەموو شێوازێک پاڵپشتی ئەوە دەکەین بەڵام بەشێکشی بۆ نردنی نوێنەرەکان دەگەڕێتەوە کە حکوومەتی ئەوان بڕیاری لەسەر بدەن چونکە حکوومەتی ئەوان لە باشە کاک محەممەد کەواتە ینی وەکو خۆت وتت دانانی ئاڵای کوردستان بە تەنها بە شێوێک لە شێوەکان هەڵکردنی گڵۆپی سەوزە و ئۆکەیە بۆ ڕاپرسی بڵین بۆ ڕێفراندۆمی سربەخۆیی و ئەوە تا بڕیاریان داوە هەندێکیان خۆیان یەکلا کردوتەوە نوێنەرە نێرن و چاودێرە نێرن هەندێکیشیان ئەگەڕێنەوە بۆ وڵاتەکەی خۆیان کە ڕەنگە تەحەفوزیشیان نەبێ وەکو لە قسەکانی جەناب تا بە دەرەکەوێ ئایا ئەم سەردانەی ئێوە وا ئەکات کە ڕێفراندۆمی سربەخۆیی کوردستان تابعێکی نێودەوڵەتی وەربگرێت و لە داهاتووشە بە ئاسانی دانی پێدا بنرێ؟ خۆی ئێمە دەبێ سەیری ئالیاتی ئەنجامدانی ئەم ڕێفراندۆمە بکەین کە ئەمیش ئەوەیە کە ڕاستە خۆ خەڵکی کوردستان کە دەنگ دەداوە دێتە سەر سندوقەکانی ڕێفراندۆم ئەم ئالیەتانە ئەگەر بێت و ینی بە شێوازێکی شەفافانەوە بە چاودێرێکی تایبەتی بکرێ هەڵبەتە ئەم وڵاتە غەربیانە وەکو وڵاتەکانی خۆمان نین ئەوان هەر کاتێک کە پرۆسەیەک بە پرۆسەی ئیرادەی گەلێکدا ڕۆیشت ئەوان ڕێزی لێ دەگرن و ئەوان پێیان وایە کە ئەگەر گەلێک بڕیاریدا ئەوە بڕیاری گەلەکەی خۆیەتی لەبەر ئەوە ئەوان ڕێز لەو ئیرادەی دەگرن و پێیان وانە کە تۆ گەلێک بیت و لە خۆتەوە بڕیارت دابێت بەڵکو پێیان وایە کە کاتێکە شتێک شەرعیەتی لەگەڵ وەرگرت ئەوان ڕاستە خۆدان بە و شەرعیەتەدا دەنێن بۆیە پرۆسەی ڕێفراندۆم پرۆسەیەکە وەکو زۆر لە وڵاتانی دنیا کردویانەوە ڕێفراندۆم لە زۆر وڵاتانی دنیاش ئەنجام درراوە مەرج نەبووە بۆ سربەخۆیی مەرج مەسەن بۆ نمونە بۆ چۆنیەتی بۆ نمونە سوید ڕێفراندۆمی کرد لەسەرەوەی کە ئایا یۆرۆ بەکاربێنێ وەکو پارەیەک لە وڵاتەکەی یاخود کرۆنی خۆی بەکاربێنێ دیارە کە خەڵک بە پێچەوانەی کە بەکارهێنانی یۆرۆ بڕیاریاندا و دواتر ئەم وڵاتە ڕێزی گرت لە دەرەنجامی ڕێفراندۆمەکەی خۆیان کە ئەنجامیاندا بوو بۆیە لە لای وڵاتە غەربیەکان هەر کاتێک کە گەلێک بڕیارێک دەدا و گەلێک کە دەیخاتە پرۆسەیەکە
ڕاستەوخۆ وەکو دیموکراسیەتی ڕاستەوخۆ بڕیاری لەسەر دەدا ئەو ئەوان ڕێز محەممەد هیچ ئاماژەیەکەیە بۆ ئەوەی کە ڕێفراندۆم دوابخەیە خود لە وادەی خۆیدا بۆ دەکرێت هەیە کە تا چەند گەلی کوردستان دەگدەر لەو چاوپێکەوتنانەی کە ئەنجام دراون ئاماژە بۆ کراوە کە ڕێفراندۆم لە کاتی خۆی دەکرێت و لە 25 ئەنجام دەدرێت دیارەکە ئەوانش هەمویان ئەم بەروارەیان لابوو و دیار بوو کە لە سەحافەی خۆشیان لە سەحافەی نێودەوڵەتی ئەم شتانەیان بینی بوو ئەمە شوای کردووە کە ئەم پرۆسەیە پێشەوەی ئێمە دەستی پێ بکەین دیارە لە ئێوان زۆر وازەح بووە کە لە هەرێمی کوردستانە پرۆسەیەک ئەنجام دەدرێت بریتە لە پرۆسەی ڕێفراندۆم و ئەم پرۆسەیە بۆ ئەوەیەکەوە لە داهاتوودا هەرێمی کوردستان ببێ بەدەوڵەت کاک محەممەد وێزگەی داهاتووی شاندی ئەنجومەنی باڵای ڕێفراندۆم کوێ دەبێت و بڵێن ئەجێندای کارتان چی دەبێت ئێمە لە کاتی ئێستادا ئەم سەردانە ئەمڕۆ کۆتای هاتووە و تا دەگەڕێنەوە کوردستان لە کوردستان بڕیار دەدرێت کە شوێنی داهاتوو کوێ دەبێت بەڵام ئەوەی کە گرنگ بوو لەم سەردانە ئەو بوو کە ئێمە هەستمان کرد هەم حکوومەتی بەلجیکاوە بەشێک لەو پەرلەمانتارانەی کە خەڵکی وڵاتەکانی خۆیانن هاوسۆزی گەلی کوردن و لەگەڵ ئەوەنکەوە چیتر نەهامەتیەکان بەسەری گەلی کوردانەیە و پێشیان خۆشەکە هەرێمی کوردستان هەرێمێکی پێشکەوتوو دیموکراسی و وڵاتێکی خزمەت گوزار بێ و هاودیانی خۆی کەمتر لە بەردەوامەوە گەڕوانی پرسیارم بیتەوە هەست دەکەن وەکو شاندی هەست دەکەن وەکو شاندی ئەنجومەنی باڵای ڕێفراندۆم سەردانەکەتان ئامانجی خۆی پێکە زۆر بە کورتی ئێمە پێمان وایە بەڵێ ئامانجی خۆی پێکا و ئەوەی کە لە ئەوانش گوێبیستی بووین جێی دڵخۆشیە بۆ گەلی کوردستان بەڵێ کاک محەممەد هاودیانی ئەندامی شاندی ئەنجومەنی باڵای ڕێفراندۆم کە لە هەرێمی کوردستان و بەرەو ئەوروپا بە دیاریکراوی بەلجیکا بەڵێ کەوتمون زۆر زۆر سپاس بۆ کاتێک کە بە ئێمە و بە بینەرانت بەخش سپاس بەش بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتاییات ڕێزی یادگار فایق و ستافە جوانەکەم لە شاری سلێمانی و شاری هەولێر و هاوڕێیانمان لە برۆکسل قبول بکەم تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم ماڵتان ئاوادان بێت